فیکەیە کە بۆ دەستپێکردنی یارێک لێدرا بەڵام بۆ هۆی هەڵگیرسانی جەنگێکی گەورە. جەنگێک کە دایان کوژرا و هەزاران برینداری دێکەوتەوە، جەنگی نێوان هیندۆڕانس و سەلڤەدۆر یاخود جەنگە سەد کاتژمێرەکەی تۆپیپێ. ژمارەی دانیشتوانی سەلڤادۆر 3 ملیۆن کەس بوو کە بەهۆی گەندەڵیەوە بەدەست هەژاریەوە دایان ناڵاند. ئەمەش وای کرد نزیکەی 300,000 هاوڵاتی لە سەلڤادۆرەوە کۆچ بکەن بۆ هیندۆڕانس. دوای کەڵەکەبوونی کۆمەڵێک کێشەی سیاسی و پەنابەران لە ساڵی 1969 لە یاریگەی ئەستیکا لە وڵاتی مەکسیک لە یاری نێوان هیندۆڕانس و سەلڤادۆردا جەنگ ڕوویدا. دوای ئەوە لە یاریەکەدا سەلڤەدۆر سەرکەوتن بەدەست دێنن و هەندەرانی هیندۆڕانس بەم دۆڕانە زۆر تووڕە دەبن، بۆیە سوکایەتی بە پەنابەرە سەلڤادۆرەکان دەکەن. ئەمە شوا دەکات پەنابەرەکان بەپەلە بەبێ سامانەکانیان هیندۆڕانس بەرەو سەلڤادۆر جێبێڵن. لە هەمان ڕۆژیش حکوومەتی سەلڤادۆر بڕیاریدا هەموو پەیوەندە دیبلۆماسیەکانی لەگەڵ هیندۆڕانس ببڕێت. لە مانگی تەمموزی ساڵی 1969 جەنگ دژی هیندۆڕانس ڕاگەیەنرا. سوپای سەلڤادۆر کە ژمارەیان 20,000 سەرباز دەبوو گەیشتە ناوخاچی هیندۆڕانس و بۆ ماوەی 100 کاتژمێر لە جەنگدا بوون. دوای دەستێوەردانی ڕێکخراو و لایەنەکان لە کۆتاییەکانی ساڵی 1969 ڕێکەوتنامەی ئاشتی ئیمزا کرا. دوای ئەوەی 3,000 کەس بوونە قوربانی و زیانەکانیشی بە نزیکەی 8 ملیارد دۆلار خەملێنرا.